هزارە بە قوربانی بە هزارە عیب پیاوێکی پیر و بە ئەزمون و بە ساڵاچووە گلەی زۆری لە حکوومەت و دوو حیزبە دەسەڵاتدارەکە هەیە. ئەم پیاوە دەڵێت تەمەنی گەنجێتی بۆ کوردایەتی سرف کرد و لەو پێناوەشدا زیندانی سیاسی بووە. ئێستا خانشینی حکوومەتە و هێشتا بستێک عەرزەی وەرنەگرتووە. ئەم پیاوە دەڵێت لە سایەی ئەم حکوومەتەوە ڕۆژگاری بەم ڕۆژەی ئێستا گەشتووە و لە باتی حکوومەتی کوردی بنێشتی کوردی بووەتە سەرچاوەی ژیانی. ئەم پیاوە قسەی زۆری پێیە بۆ خەڵکو و داوا دەکات جارێکی دیکە سەرانی ئەم دەسەڵاتە هەڵنەبژێرنەوە. وەڵای خزمەتی ئەوگان بۆ نەکردو بەخوا نەعەرزان داومێ نەمعاشی زۆرم هەیە ئاری بەڕێزەکەم 200,000 هەیە وەڵای خۆشی گەبم و ئەوە بەخوا ئیسیفادەی ئەوم لێ نەکردوون. بەم ڕیشی سپیوەیم لە بەدێر ئەمۆ دانیشم وەدێر مسڵمانی کوتەوە ئەگەر 1000 دەستکەوێت. ئەوە 27 ساڵە ئەم دوو حیزبە ئێمە ئەچەوسێنەوە هیچیان بۆ ئێمە نەکردووە. وەڵای بیلایی برای بەرزم ئەگەر کورد بێت تێیدیان ناکە و دەنگیان بۆ تێ نایە. وامان لێ هاتووە کە باوەڕمان نەماوە بێ ئەمەل بووین خەتەرترین شت بێ ئەمەل بووین. دەسەڵاتی کوردی ئیشی کردووە لەسەر بێ ئیرادە بوونمان ئیرادەمان نەماوە ئەمەلمان نەماوە. هەروەها وامان لێ هاتووە ناتوانین هەنگاو بنین ینی مەبدە نەماوە هەموو شتەکان لەم هەرێمەی خۆمانە بووە بە تقریبا بووە بە مادە هەمووی لە مادەیە کۆبووەتەوە. ئەم گەنجە تەمەنی لە تەمەنی حکوومەتەکە یەکێتی و پارتی کەمترە بەڵام ئاماژە بۆ دەکات بەم تەمەنە کەمەیەوە حکوومەت زۆرترین زیانی پێگەیاندووە دەرفەتی خوێندنی لەدەستداوە و کار و کەسابەتەکەشی بەهۆی قەیرانی داراییەوە وەک پێویست نییە. هاوکات ئەم هاوڵاتیەش مامۆستای زانکۆیە و براکەی شەهید بووە لە پێناو کوردایەتیدا و دەڵێت ئەگەر شەهیدەکانیان بیانزانیایە چارنووسی کوردایەتی بەم ڕۆژەی ئێستایان دەگەیەنێت هەرگیز سنگیان بە گولەی دوژمنەوە نەدەنا. کەس پاری پێ نەماوە پێش هەموو شتێ کەس کار و کاسپی نەماوە کە تۆ من پارە و پێ نەبێت تۆ نایشت لە من بکڕی تێگەی ئێسامە زەرەرە بۆ من لاچە منی هەنێ ئاواتمە بێ بە ئاواتەکانم ناگەم بە بۆنەی چیوە بە بۆنەی دوو سەرکردەی ئەم حیزبانەوە کە لەم وڵاتن کە من پارەم پێ نەبێ ئاواتەکانیشم نایەتێتی. من ئەڵێم نەک تەنها شەهیدەکەی من سەرجەم شەهیدانی کورد و گورستان شەهیدانی سەرجەم لایەنە سیاسیەکان بەڕاستی ئەگەر بیانزانێ ئەمەیە کورد ئەمەیە سەرکردایەتی کورد بڕاو بێ لە جاتی خەبات و تێکۆشان و گیانبەخشین لەوانە بۆ ئەو پەڕی ناپاکیان دەرهەق بەم نیشتیمانی تۆ بکردا. بۆچی لەبەرەوەی کە بەداخەوە هیچ حسابێک نە بۆ شەهید کراوە نەبنەوە باڵی شەهید و نە بۆ خەڵکی تێکۆشەر بە چاوی خۆمان هەموو شتەکان نەبینین. وەڵی وەزیفەی خەڵکەوەیە کە ئەم حکوومەتە بگۆڕێ هەرە وەڵا بێ گۆڕێ جینا حەلی نییە وەکو وایە وەکو درەختێکی لێ هاتۆی تر هیچ سەمەرێکی نەماوە کە سەمەریشی نەمای تر وازی لێبێنی باشە ئاوی نەیە بۆی وشک بێ خۆی تەبیعەت. کاتی ئەوە هاتووە هەموو هاوڵاتیەکی ئەم هەرێمە ئەو پرسیارە لە خۆی بکات 27 ساڵە حکوومەتی هەرێم بەو داهاتە زۆر و بێشومارەی سەرزەوی و بنزەوی ئەم خاکە دەوڵەمەندەوە چی کردووە و بۆ کێ کردووە چەندن ئەوانەی سوودمەند بوون لەم حکوومەتە و چەندن ئەوانەی بەدەست برسێتی و بێکاری و بێدەرەتانیەوە دەناڵێنن. لە وەڵامی ئەم پرسیارانەدا بەشێک لە هاوڵاتیانی شاری سلێمانی دەڵێن 27 ساڵە جگە لە نەهامەتی هیچیان لەم دەسەڵاتە نەدیوە و هیچ دەرفەتێکیش بۆ مانەوەیان بەدی ناکەن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.